بەشی دووەمی بەرنامە بۆ کەسانەیە کە زۆر حەزیان لە پاک و خاوێنیە، پاک و خاوێنن، پیس و پۆخڵ نین. اینجا ئەمەی کە لە بەشی دووەمی بەرنامە لەسەر پاک و خاوێنی باز دەکرێت، یەکەم جارە دەیبیستی 100% دڵنیام لەوە لەگەڵمان بێنەرەوە. لە سکوێرێکی تاالێتە تا مایکرۆب هەبێ لە سوکانی سیارەکە تا 800 هەیە. علم پێش دەکەوێت بەس لە موبایل و لە سیارە پێش ناکەوێت، لە تاقیمیشە پێش دەکەوێت. کێشەیەکی زۆر گەورە حەلەکە بۆ خاوەنکەڵگەی پەلەوەرەکە. هاتینەوە سێلفیەکەتان بینی بە مۆبایلێکی جوان. مۆبایلەکەم دەوێ لەگەڵ جانتاکەت ببوورە، دەست خۆش. مۆبایل و جانتا. نادەینەوە. کاک بەزار بەخێر بێ. ئەمە چییە؟ ئەم بەزمەی لێرە دروستت کردووە، دەتەوێت چی بکەیت؟ ئەو بابەتانێکەوە ئێستا لە بەردەستمانە وەکو یەکەم شت مۆبایلەکە و دووەمیانیش جانتایەکە، وەکو دەزانین ئەو بابەتانە دەستلێدانێکی زۆر زۆری لەسرە، بە بەردەوام دەستمان لەسەرێتی. بەس سێلفی پێدەگرن. بەڵێ مۆبایلەکە و جانتایەکە و شتانەیەکەوە زۆرترین کۆنتامینیشن با بڵێمەوە زۆرترین کۆنتاکتی هەیە لەگەڵ دەستەکانمان. ئەوەشمانەیە ئەوەیە لە ژینگەی دەوروبەرمان لەو شتانێکەوە دەستیان لێ دەدەین. ئەگەر هەر جۆرە با بڵێن جۆرە بوونەوەرەك وەکو بەکتریا یان ڤایرۆس یان هەر جۆرە مایکرۆئۆرگانیزمەک بوونی هەبی، ئەگەری ئەوەیەکەوە بگوازرێتەوە لە ئەو شتانێکەوە ڕۆژانە و بە شێوازەکی زۆر و بە شێوازەکی دووبارە بەکاریان دێنین. ئەمە ئێستا ئیش لەسەر ئەوەی دەکەین کەەوە هەر یەکێک لە مۆبایلەکە و جانتایەکە با بڵێن ڕێدینجی پێشوەختەی لۆ دەکەین پێشەوەی هەر یەکێک لەو بابەتانە دیسنفێکت بکرێ و پاش وەختەش تەماشای دەکەین کە پاشەوەی دیسنفێکتمان کرد. واتە خوێندنەوە بۆ هەردووکی دەکەین بزانی پێشەوەی کە تاقیم بکرێ، پێشەوەی کە پاکش بکرێتەوە، نمونەیان لێ وەردەگرین بزانین چەند پاکن یان چەند بەکتریا و ڤایرۆس و میکرۆبیان لەسرە. باڵە دەست خۆش. دەتوانین تۆ دەست پێ بکەیت؟ زۆر باشە. ئەم بەشەی بەرنامە تایبەتە بە تاقیم، بە پاککردنەوە یا پاقژی پزیشکی. دەڵێن تاقیم لە یەکەمەوە تا ئاخیری بەرنامە لەبەرەوەی ئەمە وشەیەکی بەربڵاوە لە نێو خەڵکیدا. اینجا دوو میوانم لێرە هەن. دکتۆر عوسمان دەناسن. دکتۆر عوسمان بەخێر بیت. دکتۆر عوسمان هاوکارێکی زۆر باشمانە لە ڕوودا و بەگشتی و بەتایبەتیش لە دەستکی تەندروستی هەمیشە کە پێویستمان پێێتە ئامادەی. زۆر سپاس بۆ ئامادەبوون. کاک زانیار تەحسینیش زۆر سپاس. کاک زانیار تەحسینیش بایۆلۆجیستە، بێگومان دکتۆر عوسمان بۆیە زۆر نەچوومە ناو پسپۆرە دەکەی پسپۆری ڤێتەرنەری مامۆستای کۆلێژی ڤێتەرنەری زانکۆی سلێمانیە، پرۆفیسۆری یاریدەرە. هەروەها کاک زانیار تەحسینیش خۆی بایۆلۆجیستە، شارەزای پاکشکردنەوەیە، هی پاکژی پزیشکی تاقیم. زۆر بەخێر بێن. سپاس. کاک بەهزاد بۆ وا دەکا؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ڕاستەکەی، سپاس بۆ ئەو پێشەکیە جوانەش. سپاس. ڕاستەکەی ژینگە چەند پیسکەرێکی ژینگە هەیە. پۆلێن ئەکرێت پیسکەری فیزیایی، پیسکەری کیمیاوی، پیسکەری بایۆلۆجی. ئەوە کە گرنگە بۆ ئێمە باسی ئەوە ئەکەین کە پیسکەری بایۆلۆجیەکان چین کە ژینگەمان پیسەکەن. پیسکەر بایۆلۆجیەکان بریتین لە ڤایرۆس، بەکتریا، میشەخۆر، کرم، کەڕوو. ئەمانە لە ژینگەی ئێمە کە هەبوون بێتە پیسکەری بایۆلۆجی بۆ ئێمە. هۆکارێک یعنی مەترسەکەی چێ بۆ ئێمە بێتە ئەمانە پیاڵن هۆکاری نەخۆشیش. پیسکەری بایۆلۆجین هۆکاری نەخۆشیشن. ئەمانە هەمووی هەن و ڕۆژانە ئێمە بەرکەوتنمان لەگەڵیان هەیە. ڕۆژانە کۆنتاکتمان لەگەڵیان هەیە. ئیتر وەکو جەنابەت باس کرد لە ڕێگەی مۆبایلەوە بێ، لە ڕێگەی جانتایەکەوە بێ، لە ڕێگەی هەر ئامێرە بێ کە کۆنتاکتی هەبێ لەگەڵ دەستمانە. ئێمە بەڕاستی پێویستمان بەوە هەیە ئەم پیسکەرانە کرم ئەوە بەچاو زۆربەی بەچاو ئەبینرێ و ئەتوانین کۆنتترۆلیکەین. بەڵام پیسکەری کەڕوو لەگەڵ ڤایرۆس لەگەڵ بەکتریا ئەم سیانە کە زۆر هۆکاری سەرەکی کۆمەڵێک نەخۆشین و بینیمان لە ڕابردووە کۆڕۆنامان بینی لە داهاتوە کۆمەڵێک نەخۆشی پەتایی تر ئەبوورێکتۆرسمان. کاک بەزات کە خوێندنەوەی یەکەمت بۆ کرد نمونونەکان وەرگرت ئەنجامەکەت هەبوو پێمانی بڵێ دەینە لات پێشەوەی کە پاکی بکەیتەوە.
ئەم پیسکارانە ئەم بە کۆمەڵ هۆکارە بالۆجە هۆکاری نەخۆشین لە داهاتوە کۆمەڵ نەخۆشی درمی بڵاوە بێتەوە ئەگوێزێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێک گواستنەوەکان ڕاستەوخۆن یان نەڕاستەوخۆن هەندێکی ڕاستەوخۆ لە منەوە بۆ کاکزانیار ئەکسەر گوێزێت هەندێکی پێویستی بە کەلوپەلە لە ڕێگەی کەلوپەلەوە ناڕاستەوخۆی گوێزێتەوە ئێمە بۆ ئەوەی کە ئەمە هەمووی پێڵن نەخۆشی درمیان پەتایی پێویستمان بە خاڵێکە زۆر گرنگە کە پچڕاندنی ئەو سایکڵە بکەین چۆن بچڕین چۆن نێڵین بگوێزرێتەوە لە کەسێکەوە بۆ کەس کە ئەمە ڕۆژانە ئێستا چون بڵاوە لە پێشوە کۆڕۆنا بوو لە داهاتوە کۆمەڵی نەخۆشی پەتایتە بڵاو بێتەوە ڤایرۆسی بیان بەکتری ئەم پچڕاندنە بە کردارێک ئەکرێن ناوی تاقیمکردنەوەکو جەنابەت دەست خۆش دکتۆر عوسمان کاک زانیار چۆن ئەمە بپسڕێنین سەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەیە سپاس بۆ خەمخۆری بۆ تەندروستی کۆمەڵگا زۆر سپاس بە تاقیب زۆر تاقیم بەسادەی چییە؟ لای ئێمە وایە تاقیم سپڕەیەکە تەواو خلاص لای تۆکو دکتۆر وایە لای خەڵک چی دکتۆر تاقیم ئەتوانین بڵێن داهێنانێکە کە ئەمان پارێزە لە نەخۆشیە درمیەکانەوانێک کە ئەگوازێتەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی دەچکە نەخۆشی کۆمەڵێک جۆری هەیە هەنێ نەوعەیەکو نەخۆشی شەکرە زەخە دەمانە ناگۆزرێتەوە بەس نەخۆشی ڤایرۆسی بەکتریاکان ئەگوازرێتەوە ئەوە ئێمە توانین لە ڕێگەی تاقیم ئەم بڵاوبوونیە بکەین جاوشەی تاقیم ئەنی کویا بڵێ سیارە ئێمە چەند شەریکەمان هەیە چەند تایپمان ینی چەند براندی هەیە چەند شێوازی هەیە چەند ڕەنگی هەیە کە ئەڵێن تاقیم خەڵک وازانی کۆمەڵگە وازان یەک شتە هەموو بەس ئەمانی کۆمەڵێک بەش و جۆری هەیە باشە ئەو بەش و جۆرانەی تاقیم چین کە پێویستە ئێستا بینەری ئێمە بیزانێت لە ڕوە کردنیەکە ئەتوانین تاقیم خۆی تاقیم وەکو ئەتوانین وەکو بەشێکە لە پاکردنەوە بڵێ ئێمە سێ جۆری پاکردنەوەمان هەیە بەشێکی کلینینی ڕۆژانێ و پاکردنەوەی ئاسایی ئەگەر منە مێزە هەر سێ قۆناغەکەی بەسەرا بکەم قۆناغێکەکەم پاکردنەوەی احتیاجی ڕۆژانە بۆی پیسی پێوە نەبێ باشە قۆناغێکی تر هەیە پێڵێن سەنتایزین ئەمە بەس بەکتریا ئاکوژێ باشە ئەمە قۆناغی دووە بەس بەکتریا ئاکوژە و کۆمەڵێ بەکتریاشە کوژێ قۆناغی ئەخیر پێڵێن دیزینفێکشن کە بە دیزینفێکتانەکرێ بە تاقیمەکرێ بەکتریا ڤایرۆس هەمووی ئەکوژێ کەڕوە بەکتریا هەموو پاتۆجینەکانە بەعام هەموو جێرمەکانە هەموو مایکرۆبەکانە هەموو ئەوانە دەکوژێت کە دکتۆر عوسمان گوتی ژینگەکەمان پیس دەکەن پیسکەرەکان یا بەشێکی زۆری وەکو لەسەر پرۆدەکتاوتە لە 199.99 باش زۆر باش ئەزام لە 199.99 کە کوژەیەک ئەو پۆینتێمنتۆ سپۆرەکەەوەش شتێکی زۆر هین نیە دەست خۆش زۆر باشە کاک بەزات وەزع چۆنە لای تۆ تاو تێستەکان ئامادەیە گەر دەتانەوێت تەماشایکەن چیت کرد پێم بڵێ وەڵام پێشەوەی چیت کرد ئێستا ئەگەر بێت و تماشای بکەن ئەو بابەتێکە لە وەردەستمانە تێستینگ سوابە لە هەر یەکێک لە مۆبایلەکە و لە هەر یەکێک لە جانتایەکە بە شێوازی سڕینەوە یاخود بە شێوازی کۆنتاکت دروستکردن ئاوا بەڵێ سوابەکان وەردەگیرێ ئاوا قەیناکە ئاوای لێ بکەین لەبەر سکرینەکە با سکرینەکەی دیار نەبێت چێشە ناوی ئاوانە بەڵێ بەو شێوازە ئەگەر لەگەڵ ڕۆنی بکەمەوە زیاتر فەرموو ئەگەر بتوانین ئاخر ئەمەوێت دیار بێت ئاوات کرد زۆر باشە باڵێ ئێستا هەرچی لەسەر مۆبایلەکەی ئاورین خان هەبێت دەیخەینە سەر شاشەی ڕوودا کارە سات دوای ئەوە پاشان سامپڵەکە ئامادە دەکەین ئامێرێکمان هەیە و ئامێرە چییە؟ ئامێری سەنەلایزەر ئیش دەکات لەسەر یونیتی RLU Relative Light Unit کە بریتە لەو لایتی بریتە لەو ڕووناچەی کە لە ATPەوە دەردەچی لە ئەدینۆسین ترایفۆسفیت ئەدینۆسین ترایفۆسفیت بریتە لە یەکەی پێکهاتنی وزە لە هەموو بوونەوەرەك و لە هەموو فۆرمەکی ژیان ئەو ئامێری ئێستا لە بەردەستماندایە بە کارلێکردن و بە خوێندنەوەی ئەو ڕووناچەی کە لە ATPەوە دەردەچی لە هەر مایکرۆئۆرگانیزمەکەەوە دەردەچی ڕێژەی پیسی و پاچی ئەو بابڵێن بابەتیان ئەو شوێنەمان پێ دەڵێ کە تێستەکەمان لێ وەرگرتیە بە کوردیەکەی خۆمان ینی دوای ئەو هەموو شتە زانستی کە تۆ باس کرد بەڵێ پێمان دەڵێ کە
چی لەسەر ئەو کەرەستەیە هەیە بەڵێ بە پێی ئەو سامپڵی کە وەردەگرتووە و لە ماوەی 10 سانیە دەتوانین ئەنجامەکەی ببینین دەچرکە با بەڵێ ئەمەش چرکەکانە ژمێرێت بەڵێ بوو بە چەند 3 2 1 لە خۆمەوە تەواو بەڵێ تەواو ئێستا تەمام ئێستا وەکو دەیبینین هەر ڕێنجەک ئەوەی کەوا ئێستا دیتمان ئەنجامی ئەو تێستێکەوە ئێستا کردمان 531 RLUوە خۆی هەر ژمارەیەک لەسەرەوەی 200ەوە لەسەرەوەی 200 RLUوە واتە ئەو شوێنە یاخود ئەو بابەتە ڕێژەکی زۆری کۆنتامینیشن یاخود با بڵێن ڕێژەکی زۆری مایکرۆئۆرگانیزمی لەسرە کە ئەوەش واتای ئەوەیە با بڵێن لەلایەن نەزانستیەکەیەوە کەوا ئەو بابەتیان ئەو شوێنە پێویستی بە پاکردنەوە یاخود دیسینفێکشن هەیە بۆ ڕزگاربوون لەو با بڵێن کۆنتامینیشن ئێستا بە کوردێکی خۆمان پێم بڵێ مۆبایلەکەی ئاوری خان چەند پیسکەری ژینگەیی لەسەر بوون ئەم میکرۆبانە ژمارەکەمان 521 RLUوە واتە 521 کاردانەوە لە بۆ ڕووناچی بایۆلومینسنس دیتێکت کرایە با بڵێن دۆزرایتەوە لەو سامپڵی لەو سوابەی کە وەرماگرن واتە 500 و ئەوەندە باڵێ میکرۆبی لەسەر بوو باڵێ باڵێ جانتاکە جانتایەکە ئێستاویش وەردەگرین باش تا جانتاکە وەردەگەری دەستمەوە لای میوانەکانم ئەوەتان لەبیر بێت کە ئەم مۆبایلێکی جوان و پاک و خاوێنە ئاوا زۆر پاکترە لە مۆبایلەکەی منیش بەڵام سەر و 500 میکرۆبی لەسەر بوو سەر و 500 میکرۆبی لەسەر بوو چەند میکرۆبی لەسەر بوو ئەوی کە سێرفێکی گرت سەر و 500 باش جانتایەکە تێستەکەی حازرە ئەنجامەکەمان 994 RLUوە واتە 994 یەکە کە ئەگەری ئەوەی هەیە هۆکاری ببتە مەترسی وەکو هۆکارێک لەسەر تەندروستیمان لێرەدا بوونی هەیە 994 994 ئاها طبعاً باشتێکتان پێ بڵێم مۆبایلەکەی ئاورین خان و جانتاکەشی زۆر پاک و خاوێن و جوانن بۆیە بۆی پەیامەکە هەڵە نەگات ئێستا مۆبایلی کوڕێکیش وەردەگرم بزانم مۆبایلی کوڕان پاکترە یان هی کچان دوو مۆبایلمان هەیە بزانین مۆبایلی کوڕان وەزعی چۆنە ئەم دوانەشم بۆ بکە بە خێرایی دەست خۆش دکتۆر عوسمان یەک تەبینیم هەبوو بەڕاستی بۆ ئەم تەکنیکە پاکشکەرەوەکان بەگشتی ئەم موادەی کە بەکارین بۆ تاقیم لێمە ڕاستی کێشەمان هەیە لەگەڵ زۆریانە بۆ نمونە ئسپرتۆ کە زۆر بڵاوە ڕوشێنەرە یعنی مەرجی کۆمەڵی خاڵ دانراوە کریتریا دانراوە خاڵ مەرج خاڵی باش بۆ ئەوانەی کە ئەو مادانە کە بەکارین هیچێک لەوانە ڕوشێنەر نەبێ کەسێک هەیە کە ڕەبووی هەبێ هەناسەی تونگە بێ ڕوشێنەرە بۆ پەردەی لینجاوی لووت خاڵێک ترمان هەیە هەندێک مواد هەیە کە بەکارهێن لە خەستخانەکانە بۆ پێست خراپە هەندێک خاڵ هەیە هەندێک لە موادانە چکە زۆربەی کیمیاوین من مێزێکی ئۆفیسم هەیە بەکاری هێنم سەرکەم دوای ماوەی مێزەکەم ڕوشاوە یان قڵیشی بردویان ینی زەرەر ئەگەێنێ بۆ ئۆفیسیان بەس ئەو شوێنە کە تاقیمەکەم یان بە پێست یان بە چاو ئەم تەکنیکە وەکو دیارەکە تێبینیم کردیستە لەم خاوەنە هەمووی ڕزگاربانەکە باش چونکە میکانیزمەکەی فیزیاویە دکتۆر عوسمان ئەوەم پێ بڵێ ئێمە پێویستەکە ماڵەکانمان سیارەکەمان ئۆفیسەکانمان ئەوانە تاقیم بێ پاک بێ بەس نییە بۆ پاکردنەوەی خۆمان کلاسیکی ڕاستەکەی بە قەنەعەتی من ئەو ماڵانی کە نەخۆشی تایە بە تایبەتی نەخۆشی هەستیاری تایە زۆر پێویستیان بۆ تەکنیکانەیە تاقیەکان زۆر پێویستیان بۆ تەکنیکەیە خەستخانەکان باشە ئۆفیسە گشتەکان لە کاتی بڵاوبوونەوەی پەتایە لە کاتی هەندێک شوێن هەیە بۆ نمونە کلینیکی پزیشکێک ڕۆژانە 100 نەخۆش ڕوویتە کە ئەم 100 نەخۆشە لە شوێنی جیاجیاوە هاتوون هەرێکیان لەوانی هەڵگیری نەخۆشێک بێ بۆیە بۆ کلینیکەکان زۆر گرنگە کە ئەو تەکنیکە بەکاربێنن خەستەخانەکان تاقیگە ئەنواع سامپڵی بۆیە لە شوێنی جیاجیاوە ئەو سامپڵانش هەمووی نەخۆشیە بۆیە زۆر گرنگە تەکنیکە بەکار دەست خۆش ئەو مۆبایلە ئەو داتای 500 ئەوە نەکەوتان ئەگەر بۆنە تۆ ڕۆژە هەڵامەتت بێ دەست بێ لەم بای لە برادەرەکەم بالگە گرێ بە دەستی و دوایکە دەستبا لە دەمی ئەو کاتە نەخۆشەکە تۆ لەوانە بڵێ ئێستا خۆ من هیچ نییە یەک بەزۆگە ڕۆژە هەڵامەت بوو برادەرەکە تووشەکە ڕۆژە هەڵامەت بوو ئەوە نییە دەستکی دەرگای ماڵەوە دەستکی دەرگای سیارەکە سوکانی سیارە بەحث کراوە لە بەریتانیا ئێمەڵی شوێنی پیسکوێتە بەرچامان دوو
دولاری بینەران ئەکسەڵین تاوالێت وانە بەحث کراوە لەگەڵ لە سکوێرێکی تاالێتە هەفتە جێرم هەبێ هەفتە مایکرۆ هەبێ مایکرۆپ هەبێ لە سوکانی سیارەکە تا هەشتا هەیە لەبەرەوەی تۆ ڕۆژی 5 کەس زیاد لەگەڵ هەفتە هەبێ لەولا هەشتا هەیە لە سوکانی لە سیارەکە تەوالێت هەفتە هەبێ لە سکوێرەکە هەبێ؟ بەڵێ لە سکوێرێکی ناو سیارەکەتە هەشتا هەیە لە سوکانی سیارەکەت لە سکوێرێکی ناو سیارەکەتە بەتایبەتی ئۆکەی 800 هەیە لە تەوالێت هەفتە هەبێ لەوێ 800 هەیە یعنی زیاتر لە دە ئەوەنەی تەوالێتش پیسە ئەنجامی پشکنینی مۆبایلی کوڕان 5 4 3 2 نا معقول نییە بەڕێزان لەبەرەوەی کاتی بەرنامە لە تەلەڤیزیۆن هەر هێندەیە دەچینە سوشال میدیای دکتۆر ئاراس ڕوودا و هێڵف ڕوودا و لەوێ بەردەوام دەبین وەرن لەوێ لایڤی فەیسبوک هەیە